لەم ساڵدا لە هەرێمی کوردستان دەیان حاڵەتی کوشتن بە چەک تۆمار کراون. بەشێک لەو حاڵەتانە بە چەکی مۆڵەتدار بوون و بەشێکی تریشیان چەکی بێمۆڵەت بوون. بەشێک لەو کەسانەشی کە ئەنجامدەری ئەو تاوانانن سەر بەدام و دەستگاکانی حکوومەتن و لە ڕیزی هێزە ئەمنی و سەربازەکاندان. بە بڕوای پەرلەمانتارانیش ئەو یاسای چەکەی ئێستا لە پەرلەمانی کوردستان دەرچووە ڕێگری لە هەڵگرتنی چەک ناکات کە هۆکارێکی سەرەکی تاوانەکانە. ئێمە یاسایەکمان لە پەرلەمانی کوردستان دەرکرد، یاسای هەڵگرتنی چەک، بەڵام بەداخەوە ئەو کاتە بۆیە ئێمە دەنگیشمان پێنەدا، قسەی خۆشمان لەناو هۆڵی پەرلەمان کرد لەسەرەوەی ئەم یاسایە نابێتە هۆکارێک بۆ ئەوەی دیاردەی چەک هەڵگرتن کەم بکاتەوە. ئەسڵەن زۆر بە ئاسانی هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بیەوێ هەندێک مەرجی ئاسانیان بۆی داناوە دەتوانێت مۆڵەتی چەک هەڵگرتن وەربگرێت. ئەمەش بەڕاستی جێ تێبینی ئێمە بوو. زۆربەی و تاوانانی کە ئەنجامەدرێت بەڕاستی نەبوونی یاسایە، جێبەجێ نەکردنی یاسایە. لە ئێستادا دەبینین مەکتەبە کۆمەڵایەتیەکانی هەردوو حزبی دەسەڵاتدار جێگای دادگاکانی گرتوتەوە. هەردوو حزب تاوانباران تۆمەتباران داڵدا ئەدەن. ئەوانەی کە تاوانەکان شەنجامەدان سەر بە هەردوو حزبی دەسەڵاتن، کادیر و ئەندامی ئەوانن یان چەکداری ئەوانن. بۆیە حکوومەت نەیتوانیوە تا ئێستا لێ پێچینەوەیان لەگەڵ بکەوە. حکوومەت تا ئێستا ناتوانێت ئەو چەکدارانەی ئەوانەی چەکی نایاسایی هەڵەگرن و سەر بە هەردوو حزبی دەسەڵاتدارن ئیجراعاتی یاساییان لەگەڵ بکات. دەروونناسێکیش پێی وایە جیاوازیکردن لە جێبەجێکردنی یاسا هۆکارێکە بۆ زیادبوونی حاڵەتەکانی کوشتن و یاسایەکیش نییە تاوانباران بە سزای خۆیان بگەێنێت. یاسایەک نییە و کەسانێک کە کارێکی ناشایستە یان کارێکی تاوان و قێزەوەن ئەنجامەدەن بەو چەکە یاسایەکە بێت سزایان بدا و بیانگرێ و یاخود تووشی لێپێچینەوەیەکی تون بکرێن بەرامبەر ئەو کەسانی کە دەکوژرێن کەمیش با بڵێن بەپێی یاسایەکان وەکو خۆی جێبەجێ بکرێت، نەک بۆ کەسێک کە بێ بۆ کەسێکی تر نەبێت. ئەو جیاوازی جێبەجێکردنە کەشەوە کۆمەڵی نیگەرانی و دڵە ڕاوچەی لای خەڵک دروست کردەوە. تا ئێستا سەدان تۆمەتبار کە زۆرینەیان بە چەک تاوانەکانیان ئەنجام داوە لە دەستی یاسا هەڵاتون و لەلایەن هەردوو پارتی دەسەڵاتدارەوە لە هەردوو زۆنەکە داڵدە دراون و ڕادەستی یاسا ناکرێن. ئەمەش هۆکارێکی دیکەیە بۆ زیادبوونی تاوانەکان لە هەرێمی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.